ئەوانیشەوە فێربوونە لەو برینجەی ئێمە دەبەن جارێک بردی بۆ نمونە بەخێر بێن سەرچاوان بۆ سکۆتلەندا شاری گلاسگۆ بۆ مارکێتی پاشا مارکێت حەڵاڵ شۆبە ئێمە لە خزمەت مشتریەکانمان داین بەبێ جیاوازی بە تایبەتیش مشتری خەڵکی خۆر هەڵات سەردانمان دەکەن بۆ ئەشیای حەڵاڵ وەکو کۆمونیتی لێ هاتۆ وەکو بڵێ شوێنێکە وەکو جێگای پەنابەرانی لێ هاتووە ئەو مارکێتە خەڵک سەردانمان دەکا بۆ هەر بۆ ئەشیاکردنیە بۆ ئەشای حەڵاڵ و شتکردن بۆ پرسیارێکە تازە دەگاتە ئێرە لەکوێوە دەست پێ بکاو بچێتە کوێ لەکوێ مارکێتەیەکە هەیە لەکوێ پۆستەیە لەکوێ هێندێک شتیکە هەیە بۆ ئەو شتانە لێرە ئێمە هەم ئۆندەی بۆمان بکرێ و لە تواناماندا هەبێ بە هەموو شێوەیەک هاریکاری یەکتر دەکەین و یارمەتی یەکتر دەدەین و زۆربەی ئەشیاکان لە کوردستانەوە دێن بڵێ وەکو هەنجوین و ڕووبە هەنار و قەرەخەرمانە و ساوارە بڕوێشە گەنمەکتاوە کەشکە ئەو جۆرە خواردنە کوردیانە جابە تەڕی و بە وشکێکەوە بۆ لە کوردستانەوە بۆمان دێ زۆر بەشی لە ئێرانیشەوە دێ لە سووریاوە دێ لە هەموو شارەکانی کوردستانیشەوە ئەشیامان بەدەست دەگا هەر بڵێ خواردنیە جاری وا بڵێ ئەوە کوڵاو و مێزەرە جامانە پێڵێن ئەو شتانە کەم شتیان لەبەر ئەوەی کە مارکێتەکە حەڵاڵە دووەمیان بڵێ لە مارکێتەکانی کە گۆشتی حەڵاڵ نییە لێرە میوەی لای خۆمان نییە بڵێ میوەکە لە کوردستان ڕاهات بێیان لە تورکای بێیان ئێران بێ ئەو شتانە وا لە خەڵکی عایلەیان کوردەکانیان ئێرانیەکان دەکا ڕووبکەنە ئەو مارکێتانە کە ئەشیای خۆیان یان ئەشیای کولتوری خۆیان لەو مارکێتانەدا دەبینێتەوە بە هەموو شتەکانەوە بەدا و دەرمانەکانیشەوە وەکو بەهارات و ئەو شتانە لەبەر ئەوەیە خەڵکە زیاتر ڕوو لە لای ئێرە دەکات نانی تەندوری خەڵک داوا دەکات نانمان هەیە بەڵێت کولێرەمان هەیە سەمونمان هەیە سەمونی حەجەری لەو دیوی گۆشتمان هەیە پەساریەکەمان لەو دیویە ئەوە بڵێ بەرخە گۆشتی مانگایە گوێرەکەیە یان قاز و قەل و ئەو جۆرە شتانەی کە حەڵاڵن لە شێوەیەکی ڕێک و پێک و حەڵاڵ سەر دەبڕدرێ بۆمان دێتە ئێرە ئەوەن دەیتوانیمان هەوڵمان داوە ئەو پێداویستیانەی کە خەڵک دەیەوێ و ڕغبەتی لەسەر ئێمە بۆ خەڵکی لێرە دابین بکەین لە وڵاتێکدا دەژین کەم و زۆری تێکەڵاوی کۆنتاکمان لەگەڵ خەڵکی ئێرەدا هەیە لەو ڕێگای خەڵکیۆیان هەیە دێ دەپرسێت ئەوە لەگەڵ چ دەخورێ ئەوە چییە ئەوە برینجا ئەوە چیە فاسۆلیایە چۆن لێ دەندێ قەیسی بۆ نمونە ئەو خەڵکانە ئاواز وردە تێکەڵاوی پەیدا بۆ لە یەکتر فێر دەبن وڵای ئێستا زۆربیان فێری خواردنی کوردی بوونەکە ئازیان لێ وەکو دۆڵمە و ئینگلیزیش فێربوونە دێن ئەو خەڵکانێک کە زۆر لەگەڵ ئێمە تێکەڵاوە دێ وەکو ئێمە خواردن دەکردن و ئازدەبن وەکو سوودانینە سۆماڵیا نێجیریا کەم و زۆری ئینگلیزە خەڵکی سکۆتلەندایە ئەفغانیە پاکستانیە زۆر پاکستانی زۆر دێن خۆشیەکە لەوەی دایە کە ئەو ئاڵوگۆڕی گۆڕینەوەی کولتوریەکەیە لەگەڵ یەکتر ئەوان ئەمە لەوان دەپرسن ئەوان لە ئێمە دەپرسن لە هەموو بارێکەوە بەڵێ تێکەڵاوی کۆنتاکێکی باشمان هەیە لەگەڵ هەموو خەڵکە جیاوازەکان و بەریتانیاش بە تایبەتی هیچ قەومێک لەسەر ڕووی زەوی نییە تێدا نەبێ هەموو میلەتەکانی تێدان وەکو هیچ وڵاتێک نییە تا پێشەکی بەخێبن حەزتان کێشا بۆ شاری گلاسگۆ من ناوم ئاراسە ماوەی 4 ساڵە لێرە ئەژیم زیاتر هاوکاری کاسەمەرەکانەکەم یارمەتی مشتریەکانە دەم کە چیان پێویستە بۆ چی شتێکە گەڕن نایەتە بەرچاویان تقریبەن ئەو شتە زەروریانەی کە ئەوان پێویستیانە بۆ ڕژیانی ڕۆژانەیان بەکاری هێنن ئێمە توانیمانە بەردەستی کەین بۆیان بۆ خۆشحاڵیەوە ئێمە لێرە ڕۆژانە بە سەعات ئیشەکەین من بۆ نمونە من سەعات 12 دەست پێکەم تا 10 شەو
ڕۆژەکانم دیاریکراوە چەند ڕۆژ ئیشەکەم چەند ڕۆژ ئیش ناکەم بڵێن ڕۆژانە دوکانەکەمان لە سەعات 8 کراوێت تا 11 شەو من بۆ خۆم ڕۆژانە سەعات دەست پێەکەمە تا 11 شەو هەفتانە هەموو ڕۆژێک ئیش ناکەم دوو ستافی نێمە ڕۆژانە لێرە ئیشەکەین زیاتر ئیشی من بڵێن شێڵە فڕکردنەوەی ڕەفەپڕکردنەوەی میوەکان چاکەین ژوورەوە کە پالێتمان بۆ بێت بابەتەکان چاکەین و هەوڵین کە مشتەرەکان بتوان بازاری خۆیان بکەن و ناڕەحەت نەبن بەڕاستی من خۆم بە غەریب نازانم لەم شارەیە بە حکمی کەم زیاترینی بەرکەوتم لەگەڵ کووردا هەیە لەگەڵ کووردا لەگەڵ عەرەبا لەگەڵ ئێرانیە بەڵام زیاترینی خەڵکی کووردەوە زائیدە ئەم جادێکە بۆتە هۆی کە زۆرترین کورد لێرە کۆبێتەوە لە بەشی میوە هەموو شتەکامان هەیە کە لە کوردستان هەیە وەزائیدەن لەم کاتەیە توانیمانە شێلم بێنین بابەتی هەموو ساوزەواتەکانمان هەیە ئەوەی کە زەرور پێویستکە ئێمە توانین بیهێنین بە پێی توانای خۆمان بە خۆشحاڵێک کە مشتەرەکان ڕۆژانە ڕوومانتی ئەەکەن شتەکان پێش هەموو شتێک حەلاڵە وەزائیدەن شتەکان هەمان تامی کوردستان بۆ نمونە فاسۆلیایە نۆکە بابەتی پاقلەمەنیەکانش بابەتی شلەمەنیە هەموویمان دەرسەبەر کردووە هەمانە حازرکراوە بڵێن بە چەند کاتژمێرێکی کەمی ئەوێت بۆ گەنجەکان زووتر حازر ئەبێت ئەمە وای لێ کردو کە خواردنەکان تقریبان وەک حازر وایە گەنجەکان ڕۆژانە لێرێن بازاری خوانەکەن و هەوڵەدەن زیاتر لە ماڵەوە بۆی خواردنەکەەوە بێت بەرکەوتیان هەبێ و ئاگان لە یەک بێ و کە هەست بە غەریباتی و هەست بۆ فەراغە نەکەن دیارە ئێرە هەرێمی سکۆتلەندەیە سکۆتلەندە بەشێکە لە چوار هەرێمەکەی بەریتانیا و ئێرە شاری گلاسگۆیە گەورەترین شاری سکۆتلەندەیە ڕێژەیەکی کوردی زۆری لێ ئێرە بە تایبەتی لەو 2 ساڵی ڕابردوو کە بەداخەوە ڕێژەی پەنابەر زۆر زیادی کردووە و خواز لەسەر سکۆتلەندا زۆر زیادی کردووە لە نێوان کوردەکاندا بە بڕوای من لە سەروی 5,000 کوردی لێ لەو شارە مارکێتە کوردیەکان با بڵێم زیاتر لێرە 2 مارکێتی لێە بە تایبەتی لەم گوزەرە ئەم مارکێتەی لێە زگە لەم مارکێتە ئێرە 2 ڕیستۆرانتی کوردیشی لێە و هەم پۆست و ئەوەی لێ ئەم گوزەرە جگە لەوەی مارکێتە کوردیەکانن تقریبان وەکو کۆمەنیتیەکیشی لێ هاتووە لەبەرەوەی ئەو کوردانەی تازە دێن بۆ ئێرە ڕوو لێرە ئەکەن ڕێنمایی ئەکرێن بۆ نمونە خەڵکێکی کۆن هەیە لێرە زیاتر لێرەیە ئەوانەی تازە دێن لێرە جگە لەوەی کە پێداویستیەکانی خۆیان ئەکردن و ژیانی ڕۆژانەیان پێداویستی ڕۆژانەیان ئەکردن ئێرە کۆمەڵێک خەڵکی شارەزاشی لێە کە دەمێکە لێرەن ڕێنمایی ئەو کەسانە ئەکات کە تازە هاتوون لە ڕووی عادات و تەقالیدی زۆر جار بووەتە نوکتە ینی هەندێک شت هەیە لێرە هەیە لە کوردستان نەماوە بەڵام لێرە دەست دەکەوێت بە تەئکید ئەم جۆرە مارکێتانە پێداویستی ڕۆژانەی خەڵکی پڕ کردوێتەوە. لە بوچەرەکانی ئەگین سلامێ لە بۆ پەیامی هەرنە شاری گلاسگۆی بەخێر بێن سەر چاوم ئەمەتان بەسەر کردین و ڕێ سلااومان هەیە ئەلێ لە گۆشتی عەلال ڕۆژانە مالۆمادێ
بەس ڕۆژێک شەمان لۆمانێ هەموو ڕۆژی لۆمانێ گۆشتەکان کورد بە بۆنەوەی یعنی گۆشتەکە عرارە یعنی کوردەکان پاکستانی ئەفغانی هەموو قەومەک ڕووماتێکە ئارە بە زۆری هەموو قەومەک ڕووماتێکە گۆشتەکە عرارە لە بۆ وەشک و گۆشتەکە هەموو ڕۆژێت دایمی گۆشتەکە دێتن فرێش و جوانە گۆشتەکەش خەرکەکە زیاتر ڕووماتێکاتن لە بەوەی بە دەستوری مسلمان ناکوژن و گۆشتەکەی ئەوە مریشک و شتەکەم حلال نییە لە بە هەندێک خەرکەکە ڕووی دێرە ئەکاتن ئەوێ دێ عراری تێدا نیە ئەنواع گۆشت تێدەیە گۆشتی هەیە هەندێک مارکێتێ و چتێسکوی وەشازێ بە شەش عراریان هەیە بەس خەرکەکە ئاچیتن دری لە سەوەی نێ بکڕی وارێ بڕوان ناکەم عرابی لەوە هەندێک بە زۆری دینێرانە لۆ گۆشتی یعنی ئەو هەراز گۆشت لە سەوەی هەیە لەسەر گۆشتی توانی مسلمانەکان کوردەکان عارەبەکان بە بۆنەوەی گۆشتەکە عرارە دێ لێرە ئەکرد نەک لەو ئادی و ئازدی و تێسکۆوانە ئەوە بە بۆنێ کابرا ئەکرد نەفەردێ بە لەسەر نەفەرەکەی کەوێتن ئێستا لێرانە ئەو هەموو لە پێشەوانە هەموو ئازر کردەوە گۆشتی ماگەیڕانە ئەوێ پەراسۆ ئەوە گۆشتەکانە پشتە یعنی ئەو گۆشتانە هەمومان دانایە کابرا دێ ئەرێ ئەو گۆشتم ئەو دەستم دەوێت ئەو ڕانم دەوێت ئەو ملم دەوێت ئەو پەراسۆم دەوێتن بە بۆنێ ئەوەی کابرا لە پێش چاوێتی ڕۆژانە گۆشت خاینەکەینەوە ئەرێ ئەوە یعنی دری لەسەر چ گۆشتە چیە ئەنی بە نسبەت ئەرێ پشتم دێ یان ڕانم دێ یان دەستم دێ شتەکەی دەنێ لێ هور دەکەین و یعنی بەڕێیەکەن بە ئەسلوبەکی زۆر جوان و بە پاک و خاوێنی نەک وەکو مارکێتەکاندا لە باچی لە ئەوەی دروستکەن لە ناو بۆکسی دروستکەن بە 5 دەرمانەی لێدەن ئەو دەرمانە یعنی وای لە گۆشتەکەیکە یعنی دەیتی درێ ینی تەمەنی درێژترە کاتن بەس لەسەر ئەوەی ئەو گۆشتەی وچی لێ دەنێ تامی نامینێ بۆنیەکە یعنی وچی شامپۆی لەناوە ینی تامی نامێتن بەرەوەکو گۆشتی ئێرە فرێشە قازمان هەبێ قاز سارەیەک جار دوو جار لۆما دێ بەس مریشکە سۆرمان لۆ بار دێتە مریشکە سۆرێ و ئەو مریشکە مەساعێ و قاز مراویوە جار و بە قازمان لۆ دێتن بەس لە دەوڵەتەکانی دێ جاری ئەوهانە دێتن وەرناک بەس دەیتێکی ئەوەی لە سەی نووسێ ئەرێ عەلالە بەس نازان لەس دەوڵەتە چی دێ ئەوێ مشکلە هەیە لە ئەنکە لە فەرنفوت هەیە بەس سەر ئەوەشی لەزگەشی لێ درێ ئەرێ عەلالە بەسە من سیقم نییەوە عەرابی لە پۆلۆنیا دێ لەو دەوڵەتانە دێتن بەس بڕوان ناکەم عەرابی بەخوا کوردەکە زۆر بە زۆری دێن عەزیان لە کەرەبا بێ عەزیان لە مریشکە سۆرێ عەزیان لە ئەو قاز و مراوی ئەوانە هەیە زۆر بەدایمی قال و ئەوانە زۆری عەزیە بەس لێرە بەواستەی ئەوەی کەمە وەکو کوردستان نیە بەخۆمان یعنی کابرا هەیە لە بێرمگام لەونەوە زیانە هەیە زۆرە بەس لە گلاسگۆی بەشی سکۆتلەندای کەمە لێرانە زۆری مەیە کوردستان بگاتە ئێرانە وەکو کوردستان بەڕێ کرد ئەلێرانە گۆشت کابرا هەر چ گۆشتەچی یعنی ئەو گۆشتانە لەو مەدەی بە پێنج نەوعی یعنی گۆشتەکە دێتە زۆر بە جوانی دێتن نەکوە بێەوە بە سێ سازە فعسەکرێ و گۆشتادا داتە ملەتی لێرانە یعنی داتە لێران ئەدێنە نەفەری فعسەکرێ و گۆشتە سێ سازە فعسەکرێ یەک نقۆشی هەبی ینی ئەو گۆشتە لێرە ناپرۆشت مەمنوع سبەن یەک نەفەر لێرە یەک شتی بەو گۆشتەی لێ بێتن ئەو توکاندارە دەزای وەرەگرتن ینی بە پارەشی زۆر ینی غەلامەیەکە شتەشەوەیە کاتن هەمانە لە ژۆری هەمانە بەس ئەمە بۆ وەک کوردستان هەر ناوەسی دەیهەوێتن یەک بەرقی دەوێتن بەرقێکی لۆدین بە ژۆری دێن بەرقی ئازرا پێگەی بەرقەکە ئازرا خاین کراتی بەس ئەرێ بەرخەش کاملم بدێ یان نی بەرخم بدێ بە بەزمان بدێ کوردەکان بە زۆری بە بەزیانەوێتن قەومەکانی دیکە بەس ستایلی کوردستان وەڵی مێشتە سەرێ نەوە دەعبایشی یعنی زەنگە تێستە سەری لێرانە مەمنوع ئەو شتانە وەڵێ یعنی ئەوە بکەین لە پێش چایە خەرچ بەسە ناو جامخانەیە کرێتن و بە خاوین پاک لایلۆ نەکرێتن و مێشیشی هیچ ئەوەی پێ ناکردن زەفەری پێ باتن گۆشتەکە بکەنا گۆشتەکە پیسکات. We have olive oil.
السلام عليكم ورحمة الله وبركاته. أنا اسمي رامي. أنا من السودان، مقيم هنا في غلاسكو لي تقريبا 9 سنوات. أنا دائما بجي أعمل شوبينج هنا أو أتسوق في الشوب بتاع باشا. هو محل كردي فيه كل المنتجات والمستلزمات المنزلية، من مواد غذائية لبهارات يعني حتى فيه جزارة صغيرة فيها اللحوم. طبعا اللحوم كلها حلال. ما شاء الله المحل ممتاز جدا، موقعه قريب جدا من الشارع الرئيسي للمواصلات للصبوي. الأسعار بتاعتهم ممتازة جدا، حتى في يعني منتجات ممكن تلقاها في أي مكان آخر، يعني مثلا البهارات، التمور، في المخللات، الزيتون، الحاجات زي دي ممكن تلقاها في مثلا الليدل ولا في تيسكو ولا في أزدا أو في أي مكان آخر. أنصح الناس أنها تجي هنا تعمل شوبينج. يعني الأسعار زي ما قلنا مناسبة جدا مقارنة بالمحلات الأخرى، المنتجات جودتها عالية جدا. ف يعني أحبذ إنه الناس تجي تعمل شوبينج في المحل ده، وإن شاء الله حتعجبكم المنتجات بتاعتهم، وشكرا جزيلا.